بەهۆی کەمی ڕێژەی بارانبارین لەم ساڵدا ئاوی پاشەکەوتکراوی بەنداوی دەربەندیخان بۆ نیوە کەمی کردووە. بە چەشنێک نزیکەی 6 مەتر ئاوی گلدراوی بەنداوەکە دابەزیوە. کۆی ڕێژەی بارانبارینی ئەمساڵ لە سنووری قەزای دەربەندیخان 262 ملیمە بەراورد بە ساڵی ڕابردوو 600 ملیم باران کەمتر باریوە و لێپرسراوانی بەنداوەکەش ئەم ڕێژەیە بە پێوە دادەنێن بۆ سەلماندنی ئەو ڕاستیەی باران لەم ساڵدا وەک پێویست نەبووە. بەڕێوبەری بەنداوی دەربەندیخان ڕایدەگەێنێت 3 مانگی دیکەیان بەدەستەوەی بۆ بەرزکردنەوەی ئاستی گلدراوی بەنداوەکە و چاوەڕوانی توانەوەی بەفری چیاکانن تا لە وەرزی بەهاردا بڕژێنە ناو دەریاچەکەوە. دەرەم ساڵ بارانێکی کەم باریوە لە چاو ساڵی پار و ساڵێکی کەم باران بووە و داهاتی ئاویش لەسەر چاوەکانەوە کەم بۆتەوە. لە سەدا 30 ساڵی پار ئێمە ئاومان بۆ هاتووە و لە سەدا 60 6 ساڵی ڕابردوو ئێمە ئاومان بۆ هاتووە، ینی معدلاتی 6 ساڵی ڕابردوو. بۆیە نەمانتوانیوە ئاوێکی زیاد لە بەنداوی دەربەندیخان کۆکەینەوە و بەهۆی ئەو فشاری سەرما و بەرەمێنانی کارەباوە لە بەنداوی دەربەندیخان و شوێنەکانی تریش هەیە. جارێکی تر فشارێکی تر بۆ ئێمە نەتوانین ئاوێکی زیاتر خەزمکەینەوە، چونکە بەردانەوەی ئاومان هەمیشە لە داهاتی ئاومان زیاتر بووە. ئێستا 5 مەتر و نیو لە ساڵی پار ئەمڕۆ ئاو کەمترە، بەڵام هێشتا بەفرێکی زۆر بە شاخەکانەوەیە و هێشتا مانگی 2 3 و 4 و 5 لە بەردەممانە ماوە بۆ ئێمە چاوەڕوانی باران و داهاتی زیاتر بی. تا ئێستا ملیارێک و 195 ملیۆن و 300 هەزار مەتر سێجا ئاو لە بەنداوەکەدا گلدراوەتەوە و دەریاچەکەش توانای گلدانەوەی نزیکەی 3 ملیار مەتر چوارگۆشە ئاوی هەیە. لێپرسراوی بەشی سەلامەتی بەنداوی دەربەندیخان ڕایدەگەیەنێت بەنداوەکە لەم ساڵدا ئامادەیە ئاوی تەواو گل بداتەوە و ئەوانیش لە ئەگەری بوونی ئاوی پێویست بەنداوەکە پڕ دەکەن. ئێمە ئامادەین کە تا پڕبوونی بەنداوەکە و تا لە سەرژانی ئاو لەسەر دەریاکانەوە ئاو خەزمکەین کە دەکاتە نزیکەی 3 ملیار مەتر سێجا و ئێستا ئێمە 1 ملیار و 195 ملیۆن مەتر سێجامان هەیە کەوا بوو زۆرمان ماوە، بەڵام چاوەڕێی بارانبارین بە ئینشاءڵڵا ئەگەر باران ببەرێت دەتوانین بەنداوەکە پڕ بکەین بە تەواوی. لە ئەگەری کەمبوونەوەی ئاوی بەنداوەکە زیان بەر سامانی ماسی و ڕووباری سیروان و کەمبوونەوەی سامانی ئاوی ژێر زەوی دەبێت و بەدەیان هەزار زەوی کوشت و کاڵی لە سنوورەکەدا و بەتایبەت دەشتی شارە زوور کە بە ئاوی گلدراوی بەنداوەکەدا پۆشرابوون دووبارە دەردەکەونەوە و جوتیاران دەگەڕێنەوە سەر کێڵگەکانیان. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.